بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا، من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، ونشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. هذا الرسول الذي بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده، وتركنا على محجة البيضاء ليلها كنهارها لا يزيغ عنها إلا هالك. اللهم صل وسلم وزد وبارك وتكرم على هذا النبي الكريم وعلى آله وأصحابه والتابعين وعلى أمته إلى يوم القيامة أجمعين. أما بعد، بەڕێزان لە خزمەتتان داین لە بەردەوامیدان بە زنجیرە باسی چل ئامۆژگاری بۆ چاکسازی ماڵەکان. لە ئامۆژگاری هەژدەهەمینەوە وەستا بووین، پشت بەخوای گەورە بەردەوام دەبین لەگەڵتان. ئامۆژگاری هەژدەهەمین سووربوون لەسەر ڕێخستنی کاتەکانی ناوماڵ و وەک نووستن و کاتی ژەمەکان و ئەو کاتانەی کە پێویستیان بە تەنزیمات و ڕێخستن هەیە. هەندێک ماڵ بەتایبەت لە ئێستادا، لەم سەردەمەی ئێستادا و لەو زروف و زەمانەی ئێستادا، وەکو فندقیان لێ هاتووە، سیمای ماڵی پێوە نەماوە، بەوەی کە یعنی هیچ شکل و شێوەیەکی کۆمەڵایەتی و شێوەیەکی خێزانی پێوە نەماوە. هەر کاتێک پێیان خۆش بوو دەخەون، هەر کاتێک پێیان خۆش بوو دەنون، هەر جارە و یەکێکیان کۆبوونەوەیەک نییە لە و کاتی دیاریکراویان نییە بۆ ژەمەکان، کاتی دیاریکراویان نییە بۆ خەوتن. هەندێک منداڵەکان کەنجیان حەزی لێ بوو دەخوات، کەنجی حەزی لێ بوو دەنوێت، ووا دەکات دەبێتە هۆی وە خەبەرهێنانی دەوروبەرەکەی، و وا دەکات کات بە فیڕۆ بدات و شەوانە شەو نوخۆنی دەکات بە شتی بێسوود و بێکەڵکەوە لە بەردەم کۆمپیوتەر و هەتاری و ئەو یاریانەی کە هیچ سوودێکی پێناگەێنێت، ئەو شتانەی کە کاتەکانی بەهەدەر دەدات لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لەو شتانەی کە بوونەتە هۆی بەفیڕۆدانی کاتی موسڵمانان و بەبێ سوود و بێبەرهەم دەمێننەوە تێیدا. و هەر کاتێکیش حەزی لێ بوو نان دەخوات لەگەڵ خوشک و دایک و باوک و خێزانەکەی دانانیشێ بۆ نان خواردن، کەس نازانێت کەی دێتەوە، کەس نازانێت کەی دەڕوات. ئەوانە هەمووی وا دەکات شکل و سیمای ماڵداری و عائیلە نەمێنێت. هەندێک کەس هەیە، بۆ نمونە حاڵەتی عوزرمان هەیە، ئەو ئاساییە، بۆ نمونە یەکێک خوێندکارە، یەکێک مامۆستایە، ئیشێکی هەیە دەچێتە دەر، دێتەوە لە کات ئیشەکەی وا دەخوازێت کە تەخیر ببێت لەبەر عوزرێکی شەرعی و بە بابەتێکی سودبەخشەوە هۆکاری هەیە کە وا دەکات نەتوانێت لەگەڵ ئەواندا لەو لەحزەیەدا ئیلتیزاماتی هەبێت. ئەوە هیچ کاتێک تەکلیفەی لەسەر نییە و کێشە و گرفت دروست ناکە. قسەکەی ئێمە لەگەڵ ئەو کەسانەیە کە بەبێ ئیسفادە بە کات بەفیڕۆدان، بەبێ هیچ عوزرێکی شەرعی و بەبێ هیچ سەبەبێکی سودبەخش دەبنە هۆی تێکدانی ئیلتیزاماتی ناوماڵ و دەبنە هۆی تێکدانی کات و ساتی ژەمەکان و کات و ساتی خەوتن و ئیلتیزاماتی ماڵ تێک دەدەن. چەندە جوانە ئەگەر بێت و ئینسان هەمویان بە بابەتی سودبەخشە و مەشغوڵ بن، لەسەر خێر و چاکە کۆ ببنەوە، لەسەر کاری چاکە و خێرەوە کۆ ببنەوە، بێن بەیەکەوە لەسەر سفرەیەک دابنیشن، بەیەکەوە کۆ ببنەوە، کاتی ئیسراحەتیان دیار بێت، هیچ کامێکیان نەبێتە مای ئەزیەت بۆ ئەوانی تر. چەندە سیمایەکی جوان و چەندە نەشاط و توانە و هێز دەبەخشێت بە کەسەکانی ئەو ماڵە کە بەو شێوازە بەرنامەکانی خۆیان بەڕێ بکەن.
وەکو بۆ نمونە چەندە جوانە کە پیاو هیچ نەنگی نییە زۆر جوانیشە کە لە کاتی چوونەوە دەرەوەیدا خێزانی بزانێت کە بۆ شوێ دەچێت و بزانێت چەندی پێدەچێت و ئیزنی لێ وەربگرێ بۆ چوونە دەر و بە هەمان شێواز تاکەکانی تری خێزان هەمویان ئاگادار بن تەنزیمات و ڕێکیەک ببینرێت و ڕێزدانانێک ببینرێت لەناو عائیلەکاندا چەندە خۆشە و هیچ شتێکیش لە کەسەکە کەم ناکاتەوە بەڵکو نیشانەی گەورەی و سەربەرزیەوە و بە تایبەتریش بۆ منداڵ کە بزانرێت بۆ شوێ دەچن ئیزن بەبێ ئیزن ڕێگە نەدرێت بڕۆنە دەر لە ماڵەوە بە تایبەت ئەوانەی کە تەمەنیان کەمە و یاخود ئەوانەی کە تێگەیشتن و فامکردنەوەیان بەو شێوەیە نیە بۆیە پێویستە کەەوە ئیلتیزاماتیان هەبێت بە ماڵەوە و ڕوخسەت بخوازن بۆ چوونە دەر. ئامۆژگاری 19هەمین ڕێخستنی کاری ئافرەت لە دەرەوەی ماڵ. هەرچەندە ئەم بابەتە قسەی زۆر دەخوازێ و پێویستی بە وتاری تایبەتی هەیە بەڵام ئێمە هەوڵ دەدەین بە مختصری و بە کورتی هەندێک تێبینی و بەرچاوڕوونی بخینە بەر بە دەستی بەڕێزتان بۆ ئەوەی بزانین ئەم کارە چۆنە و چۆن نییە و هەرچەندە پێویستی بە تەفسیلی زیاتر هەیە. بەڵێ شریعەتی ئیسلام بۆ ئەوە هاتۆ کە یەکتر تەواو بکەن هەموو لایەنەکان یەکتر تەواو بکەن. خوای گەورەش فەرمانی کردووە لە قورئاندا کە دەفەرمێت وەقەرنە فی بویوتیکن و لە شوێنێکی دەفەرمی ولا تەبەڕوجنە تەبەڕوج الجاهلیەتی الأولى. ئیسلام وای کردووە نەفەقەی ئافرەت کە لەسەر پیاو بێت وەخوای گەورەش ئەمەش کار ئاسان نییە کە بۆ ئافرەت کردوویەتی وەکو ڕێزێکە بۆ ئافرەت کە پیاو واجبە لەسەری کە نەفەقەی خێزانی بکێشێت و زۆر جار نەفەقەی خوشک و دایکیشی دەکەوێتە سەر ئەستۆی ئەوان. لە ئەسڵدا ئافرەت ئیجبار نییە بەوەی کە کار بکات لە دەرەوە، ئیجبار نییە کە کار بکات لە دەرەوە، تەنها بە مەبەستێکی پێویستیەک و زەڕوریەتێک نەبێت. وەک چۆن پێغەمبەر موسا عەلەیهی سەلام بینی کە دووکچەکەی پێغەمبەر شوعەیب کە مەڕەکانیان ئاو دەدا و لەسەری ئاودانی مەڕەکانیان وەستا بوون کە قسەی لەگەڵ کردن پێغەمبەر موسا پێی فەرموون ما خەتبوکما ئەوە چیتانە بۆ ئێوە هاتوون بۆ ئاودان؟ قالتا لا نسقي حتى يصدر الرعاء وأبونا شيخ كبير. ئەمە لە سوورەتی قەسەس ئاەتی 23 هاتووە. پێی فەرموو ئەوە چیتانە بۆ ئێوە هاتوون بۆ ئاودان بۆ وەستاون؟ ئەوانیش فەرمویان ئێمە مەڕەکانمان ئاو نادین هەتا شوانەکانی تر لێ نەبنەوە و مەڕەکانی خوان تێر ئاو نەکەن و باوکیشمان کەسێکی پیرە، کەسێکە کە توانێ ئەو کارەی نییە. کەواتە ئەم دوو ئافرەتە عوزریان هەبوو، باوکی نیان دەتوانێت کە ئەو کارانە جێبەجێ بکات، ئەوانیش لەبەر عوز ناچاری ئەو دوانە هەستابوون بە جێبەجێکردنی ئەو کارانە لەبەرەوەی باوکیان تەمەنێکی زۆری هەبوو. دوای ئەوەی کە پێغەمبەر موسا مەڕەکانی بۆ ئاودان پێغەمبەر شوعەیب ناردی بە شوێنیدا، یەکێک لە کچەکان فەرمووی قالت إحداهما يا أبت استأجره إن خير من استأجرت القوي الأمين. فەرمووی باوکە گیان بەکرەی بگرە، بەڕاستی ئەو کەسێک باشترین ئەو کەسێک کە بەکرەی دەگری باشترین کەسە و کەسێکی خاوەن هێز و ئەمین و ئەمینە. لێرەدا بۆمان ڕوون دەبێتەوە کە ئافرەت واجب نیە لەسەری کە کاری دەرەوە بکات و ئیش بکات، چونکە نەفەقەی واجبە لەسەر پیاو، بەڵام لە حاڵەتی عوزردا لە حاڵەتی پێویستیدا ئەوە جائیزە بۆی کە کار بکات. بە مەبرجێک هەندێک مەرجی شەرعی هەیە کە ئینشاءڵڵا بە پوختی باسییان دەکەین ڕەچاوی کاروباری شەرعی بکرێت لە کاتی کارکردنیدا. و لەم بەسەرهاتەی کە پێغەمبەر موساوە بۆمان دەردەکەوێت کە لە کچەکان کە وتی باوکە بەکرەی بگرە بۆ ئەوەی بوو کە ئەوان نەسنە دەرەوە
کەسێک هەبێت لە جێگەی ئەوان مەڕەکانیان بۆ ئاو بدات و ئەوان لەو ئیشە دوورکەونەوە بستنەوە ماڵەکانیانەوە. ئەمەش وەکو بڵێ ڕەغبەتێک و ئشتیاقێکی پێوە دیارەکە ئەوان بگەڕێنەوە ئیشی ناوماڵ بکەن و کەسێکی تر هەبێت لە جێگەی ئەواندا ئەو ئیشە بکەن، چونکە ئەمیشە هەم بۆ ئەوان ناڕەحەت بووە کە چوونە دەرەوە، هەمیش ئیشەکە ئیشێکی قورس و ناڕەحەتە لەسەریان. مەسەلەی کارکردنی ئافرەت لە دەرەوە کە بەڕاستی بەداخەوە کۆمەڵە کەسانێک بە ناوی مافی ئافرەتەوە بە ناوی چەندەها ڕێکخراوی جیاوازەوە کە لەسەر ئەم بابەتانە و قسەگوتن بە ئیسلام نانی خۆیان پەیدا دەکەن، هاتوون بابەتەکانیان لای خەڵک چاواشە کردووە. بە تایبەت ئەوەی کە ئەوانە دەیڵێن دوورە لە هەموو دڵسۆزێکیان بۆ ئافرەت کە دەڵێن دەبێ ئافرەت شان بەشانی پیاو لە دەرەوە و کار بکات، ئافرەت دەبێ بچێتە دەرەوە. ئەوانە ڕاستە زاهێریان قسە لە بەرژەوەندی ئافرەت دەکەن، بەڵام لە ئەسڵدا وەک کورد گوتەنی گورگن لە پێستی مەڕدا. ئەوانە ئامانجیان تەنها و تەنها سوکردنی واجباتی سەرشانی خۆیانە بەوەی کەوا خۆیان کارەکان لەسەر شانی خۆیان سوکەن، کێشانی نەفەقی ئافرەت لەسەر شانی خۆیان سوکەن و هەروەها چەند ئامانجێکی تریشیان هەیە لەوەی کە لایەنی ڕێزمان هەیە بۆ هەموو خوشکان و هەمویان خوشک و دایکی ئێمەن، بەڵام ئەوانە دوور نییە و ئاشکرا لە بەرچاوی هەمومان کە چاوچنۆکی نەفسی وایان لێ دەکات بۆ ئەوەی کاری ناشەرعی و بێشەرعی بۆیان ئاسانتر دەستەبەر ببێت. لە دڵسۆزیان نییە ئەم کەسانە. بە تایبەت لە دوای جەنگی دووەمی جیهانی کە پیاوانێکی زۆر کوژران لەم شەڕانەدا کە کوفر وای کرد ئەو شەڕە دروست بێ و هەر کوفریش بووە هۆی ئەم قەیرانە دروستکردنی ئەم قەیرانە و بۆ ئەوەی ئەو تەعویزی ئەو نەقسە بکەن کە لە پیاواندا ڕوویداوە و ژمارەی پیاوان کەمە بۆ هەلی کار و تێپەڕاندنی ئەو کارانە، وایان کرد ئەوەی کە خۆیان وێرانیان کرد بۆی دووبارە دروستی بکەنەوە، وایان کرد کە ئافرەتیش بێتە دەرەوە ئەرکی قورسی بەسەردا بدەن. هەمویانیش بە تایبەت پلان بجەڕی یەهودی و سەهیۆنیەکان بوون کە وایان کرد بە ناوی ئازادی ئافرەت و بە ناوی چەندەها ناوی بریق و باقەوە کە ئەم کارانیان ئەنجامدا و چەندەها ئامانجی گڵاوی خۆیان پێپێکاوە و بەرگێکیشان پەسەردا پۆشیوە کە وا بکەن هەر کەسێک دژی ئامانجەکەی ئەوانش بوەستێتەوە بە دواکەوت و نەزان و بە جاهیل لە قەڵەمی بدەن و بە پێشێلکاری مافی ئافرەت لە قەڵەمی بدەن کە لە ئەسڵدا پێشێلکاری مافی ئافرەت ئەوانن کە کارێک دەخەنە سەرشانی ئەوان لە ئەسڵدا واجبە کە پیاوان نەفەقەی پیا ئافرەتان بکێشن، کەچی ئەوان خوان لەو مەسئولیاتە دەدزنەوە و وا دەکەن ئافرەت دەخەنە کاری قورسی پێ دەکەن و بە ناوی ئازادی و بەو ناوانەشەوە بۆی دەڕازێنەوە بۆ ئەوەی ئامانجەکانی خۆیان بپێکن. ئەگەر سەیری ئامارەکان بکەین دەبینین کە ئەو کەسانێک دیعای ئازادی دەکەن چەندەها پێشێلکاریان کردو بەرامبەر مافی ئافرەتان و خودی خۆیان لە ماڵەوەیاندا لەگەڵ ئافرەتەکانیان چۆنن و هەروەها چەندەها ئاماری کوشندە دەبینین کە چەندەها ئافرەت تووشی گێچەڵ بۆتەوە لە شوێنی ئیشەکەیدا کە ئەوانە هەمووی پێشێلکاریە بەرامبەر بە مافی ئافرەت، بەڵام ئەوان بەرگێکی ڕازاوەیان بۆ دروست کردووە و ئەگەر سیر بکەین ئەو پۆستە باڵایانەی کە حەساسن و کاریان ئاسانترە نابینی کە ئافرەتێک لەو پۆستانەدا دانرابێت. هەرچی پۆستی باڵایە، هەرچی پۆستی ئەوانەی کە بەلای خۆیانەوە خاوەن شکۆیە، ئەوانە بۆ پیاوەکانیان داناوە و نایدەنە دەستی ئافرەتەکان، تەنها وەزائیفێکی دەدەنە دەست کە ئەرکی قورستر بێت و مەکل بەلای خۆیانەوە باری شانی ئەوان قورس بکات، باری شانی ئەو کەسانە سوک بکات و باری شانی ئافرەتان قورس بکات. کەمانەشیی لە دڵسۆزی نییە کە ئامارەکان بخوێنینەوە دەبینین کە کەمترین ژمارەی سەرکردەکان، کەمترین ژمارەی پەرلەمانتارەکان بۆ ئافرەتە. ئەوانە ئەو پۆستە سیادی و ئەو پۆستە باڵایانە نایدەنە ئافرەت، تەنها پۆستی سکرتێری و ئەو پۆستانی کە ناڕەحەتی و مەشەقەتی تێدا ئەوانە دەستپێرن بە ئافرەت.
کە ئەوەش دەیسەلمێنێت و ڕوونی دەکاتەوە هەر کەسێک بیەوێ دەتوانێت لە ئینتەرنێت سەیری ئامارەکان بکات هەموو ئامارەکان بەڕەسمی لە سایتەکان و ماڵپەڕەکانی خۆیانەوە بەردەستە دەتوانێت دیراسەیەکی تەواوی بابەتەکان بکات و بە تەواوەتی و بە بەرچاوڕوونی خودی خۆی دەتوانێت ڕوونی بکاتەوە لە سەرچاوەکانی خۆشیانەوە کە بزانێت ئایا مافی ئافرەتیان داوە یاخودنا بەڵکو بە تەواوەتی بۆی ڕوون دەبێتەوە کە چەندەها جار سەدقات و هەزار جار لە جاران لە سەردەمی جەهالەت زیاتر عەزیەتی ئافرەتان دەدەن چونکە ئافرەتیان کردووە بە خستویان تە سەر شاشەی تەلەڤیزۆنەکان ڕکلامی پێ دەکەن کاری ناشەرعی پێ دەکەن و پۆست و وەزیفەی قورسی بەسەردا دەبڕن لە سەر تەلەڤیزۆنەکانیش دێن دیعایە و لاف بە ئازادی ئافرەت و مافی ئافرەتەوە لێدن کە لە ئەسڵدا مافی ئافرەت ئەوەیە کە لەوەکو شاژن بژێ لە ماڵەوە و پیاویش نەفەقەکەی بکێشێت و هەر کاتێکیش زەرور بێت و زەروریەتێک هەبێت ئافرەتیش لە دەرەوە بتوانێت کاری خۆی بکات بە مەرجە شەرعیەکانەوە. واک دەشبینین بە تایبەت لە ئێستادا زۆرێک لە هەر خۆمان لە ناو ئیش و کاری ڕۆژانەماندا دەبینین کە کۆمپانیاکان زۆربیان داوای کە ئافرەت دەکەن بۆ کارکردن کە لە کاتێکیشدا ئەو کاری بە ئافرەت دەکرێت بە پیاوەکەش دەکرێت تەنها لە سەبەر چەند مەبەستێکی تایبەت داوای ئافرەت دەکەن بۆ ئیشکردن و لە کاتێکدا هەموو پیاوەش هەیە کە بتوانێت ئەو ئیشە بکات بەڵام ئەوان مەبەستیان مافی ئافرەت نییە بەڵکو هەندێک مەبەستی تریان هەیە. هەندێک حاڵەتمان هەیە کە پێویستیمان بە ئەوە هەیە کە ئافرەت ئیشی تێدا بکات هەندێک بارودۆخ هەیە هەندێک ئیشێت تەنها ئافرەت دەتوانێت بیکات کە ئەوەش دەبێت ئافرەت پێی هەڵسێت بۆ نمونای مە پێویستمان بە مامۆستای ئافرەت هەیە لە بواری پەروەردە و فێرکردندا مامۆستای زۆر باش و لێهاتوومان هەیە پێویستمان بەوە هەیە کە ئافرەتان بمونە مامۆستا چونکە هەم دەتوانن عاتفێکی باش بە منداڵەکان بدەن بە خوێندکارەکان بدەن هەم پەروەردەیەکی جوانیان بکەن هەم دەرسێکی جوانیش بڵێنەوە و پێویستمان بۆ نمونە وەک پەرستار هەیە و هەندێک بەشمان هەیە لە نەخۆشخانەکان کە تەنها دەتوانرێت بە پێی شەرع تەنها دەبێت ئافرەت ئیشی لێ بکات ئەوانەمان دەبێت لەبەر چاو بێت ئیسلام ڕێگری لەوانە ناکات بەڵام لە هەر شوێنێک دابێت ئینسان کە ئیش دەکات گرنگەوەیە تەقوای خوای گەورەی هەبێت و مەرجە شەرعیەکان جێبەجێ بکات. پێویستمان وەکوتمان پێویستمان بە مامۆستا هەیە پێویستمان بە پەرستار هەیە پێویستمان بە پزیشک هەیە بە هەر جۆرێک لە جۆرەکان ئەوانەی کە زۆر شوێنمان هەیە کە تەنها بە ئافرەت پڕ دەکرێتەوە و ئافرەت دەبێت ئیشی تێدا بکات بە تایبەت هەندێک بوار کە تایبەت بە ئافرەتانە پێویستە تەنها ئافرەتان کاری تێدا بکەن و ئەو بابەتێک ئێمە باسمان کرد باسکردن لە چوونە دەر بەبێ پێویستیە و بەبێ مەرجی شەرعیە ئەوە جێگەی سەرنجە ئەوەش ئاماجی ئێمەیە کە دەمانەوێت ئەوە ڕوونکەینەوە کە ئافرەت کە پێویستی هەبێت بە پێی پێویستی بچێتە دەر و بەڵام هەر کاتێک کە چۆ دەرەوەش ڕەچاوی ڕێنمایەکانی شەریعەت بکات بە سفوری و بە شێوازێکی ناشەرعی نەچێتە دەر کە ببێتە مایەی فیتنە و فەسادی و طبعا بە هەمان شێوازش قسەکەمان تەنها ڕووی لە ئافرەتان نییە وەکو چۆن خوای گەورە دەفەرمێن وقل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم بە پیاوانی ئیماندار بڵێ کە چاویان دابخەن و داوێنیان بپارێزن وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن و پاشان دەفەرمێت بە ئافرەتانیش بڵێن چاویان دابخەن و دامێنیان بپارێزن کەواتە ئەمرەکە بۆ هەردوو لایەتی بەڵام ئافرەتانیش دەبێت وریای ئەوە بن بۆی بەر ئەو ئاتی خوای گەورە نەکەون کە دەفەرمێت ليحملوا أوزارهم كاملة ومن أوزار الذين يضلونهم بغير علم و بۆ ئەوە ئافرەتانی کە بەو شێوازە بسنە دەرەوە کە بە شێوازێکی ناشەرعی بێت ئەوە گوناحی خۆیان و تەبەڕوج و بێشەرعیەکەی خۆیان لەسەرشانە و گوناحی ئەو کەسانەشیان لەسەرشانە کە بەهۆیەوە تووشی گومڕایی و سەر لە شێوان دەبن. طبعا ئەوە بۆ پیاویش هەر ڕاستە بەڵام ئافرەتیش بە هەمان شێواز دەبێت حەزەری خۆی بکات و سنوورەکانی شەریعەتی خوای گەورە نەبەزێنێت. بۆیە هەندێک قسەکەی مە وەک باسمان کرد لەسەر ئەو ئافرەتانەیە کە هەندێکیان بەبێ پێویستی دەستنە دەر و هەندێکیان هەندێک شوێن هەیە کە بەڕاستی لایقی ئەوەی نییە ئافرەت بچێتەوە ئیش بکات و یان کەسانێکن سەرپەرشتیارەکانی کەسانێکن کە شایستەیەوەنی ئیشی لەلا بکرێت و
یاخود خودی ئەو ئیشە شایستەی کردن نییە بۆ نمونە ئێستاکە بەداخەوە دەبینین کافتریاکان ئافرەتان بەڕێوەی دەبن قاوەخانەکان هەندێک شوێن هەیە کە بەڕاستی فیتنە و بۆتە سەرچاوی فیتنە کەوەش بەداخەوە پێویستی بە عیلاجێکی ئەساسی هەیە و پێویستە مسلمانان زۆر وریابن نەکەونە ناو ئەم غەڵەت و ئەم گوناح و تاوانەنەوە. دیدی ئیسلامی ئەوەیە کە وەک باسمان کرد وەکو منهەجی ئیسلامی منهەجی وەکو بڵێ ڕئیسی ئیسلام ئەوەیە کە لە بابەتی ئیشکردنی ئافرەتدا ئەوەیە کە ئافرەتان لە ماڵەوە بن و بچنە دەرەوە بۆ پێویستی، یعنی بۆ پێویستی بچنە دەرەوە بە پێی زەروریەت بە پێی چوونە دەرەوەکەت بە شێوازێکی شەرعی بێت. ئەسڵ لە ئیسلامدا مانەوەیە لە ماڵ و چوونە دەرەوەیە بۆ پێویستی، بەڵام لە منهەجی عەلمانیەتدا ئەسڵ چوونە دەرە بۆ هەموو حاڵەتەکان، بۆ شوێ دەچێت، چی دەکات، چۆن دەڕوات، لەگەڵ چێ هەڵسوکەوت دەکات، ئازادە. ئەوەش لە ئەسڵدا وەک باسمان کرد ئازادی ئافرەت نییە، بەڵکو مەبەستیان تێرکردنی شەهەوات و هێنانەدی و پێکانی هەندێک ئامانجی تایبەت بە خۆیانە. وەک باسمان کرد هەندێک وەکو لە قیسەکەی پێغەمبەر موسادا باسمان کرد هەندێک جار پێویستە ئافرەت کە نەفەقەی ڕئیسی خێزان لەسەر ئەوە یاخود نەخۆشێکیان هەیە یاخود ئەو شوێنە پێویستی بە مامۆستایەکی وەک ئەو هەیە، پێویستی بە پەرستارێکی وەک ئەو هەیە، پێویستی بە پزیشکێکی وەک ئەو هەیە، پێویستی بە موظفێکی وەک ئەو هەیە، یاخود هەندێک حاڵەت هەیە کە ناتوانرێت ئەو کەلێنانەی کە بە ئافرەت پڕ دەکرێتەوە بە کەسێکی تر پڕ بکرێتەوە، ئەوە زەرورە بچێتە دەر ئەو کاتە عوزرێک هەیە و بەڵام وەکو باسمان کرد و تەکیدمان کردوێتەوە کە دەبێت بە شێوازێکی شەرعی و بە سنووری شەرعی بپارێزرێت و هەتا بکرێت تێکەڵاوی ڕوونەدات. یاخود هەندێک حاڵەتمان هەیە ئافرەت لە ئەچوونە دەرەوەکەیدا ئامانجی بانگوازکردنە بۆ ئیسلام ئەومان لەبەر چاو بێت کەەوەش بەڕاستی ڕۆڵێکی کاریگەری هەیە. مامۆستایەکە دەتوانێت ڕۆڵی بانخوازی ببینێت، مامۆستایەکە پەروەردەیەکی جوانی خوێندکارەکانی دەکات، ڕۆڵێک دەبینێت کە بتوانێت ببێتە بانخواز بۆ خوێندکارەکانی و پێشەنگێکی جوان و باش بۆ خوێندکارەکانی کە ئەوە ئامانجێکی گەورەیە و وە کارێکی پیرۆزە. یاخود بۆ نمونە مامۆستامان هەیە لە باخچەکاندایە پەروەردەیەکی جوانی ئیسلامی و منداڵانە دەکات، تەبعاً ئەمە ئەجرێکی باشی دەست دەکەوێت، وەکو چۆن کەسێک کە لە مەکتەب دەرس بڵێتەوە یان لە شوێنێک کار بکات کە ببێتە مایەی بڵاوکردنەوەی خراپە و گوناح و تاوان گوناحبار دەبێت، کارکردن و چوونە دەرەوەش بە مەبەستی داوەکردن و بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و بە مەبەستی پەروەردەکردنێکی ئیسلامی و کارکردن بە ئیسلام و نیشاندانی جوانی ئیسلام بە بەجێهێنانی مەرجە شەرعیەکان ئەوە کارێکی پیرۆز و گرنگە. و سلبیاتێکیشمان هەیە، طبعاً مەسەلەی سلبیاتمان هەیە کە ئافرەت لە کات دەرەوە کار بکات هەندێک سلبیاتەیە کە توش دەبێت، بۆ نمونە وەکو باسمان کە بە سفوری دەچێتە دەرەوە گوناح و تاوان ڕوێدات، تێکەڵاوبوون لەگەڵ پیاوان ڕوێدات، و هەندێک حاڵەت هەیە تووشی خەلوە دەبن، یاخود هەندێک ئافرەت هەیە وا خۆی بۆن خۆش دەکات کە دەیەوێت سەرنجی پیاوان بەلای خۆیدا ڕابکێشێت و چەندەها فیتنە و ئەوانە نەبێت کە خۆیان دەپارێزن و بە شێوازێکی ئیسلامی و بە تربیەتێکی ئیسلامی و بە ئامانجێکی ئیسلامی دەچنە دەرەوە. زۆرێک لە ئافرەتانی تر بەداخەوە لە بەرامبەردا دەچنە دەرەوە بە مەبەستی گومڕاکردنی خەڵک، بە مەبەستی نانەوەی فیتنە، بە مەبەستی خۆ عارضکردن کە قسەکانمان ڕووی لە ئەوانەیە. و زۆر جار هەیە هەندێک ئافرەت هەیە کە ئیهمالی دەکات بەهۆی چوونە دەرەوەی بە چوونە دەرەوەی ناپێویستی دەبێتە مای پێشێلکردنی حەقی هاوسەر و ماڵ و منداڵ و پەروەردەکردنی منداڵەکانی خۆی ئیهمال دەکات کە ئەوانەش غەڵەتی ترە. و هەندێک حاڵەتمان هەیە دیسانەوە کارکردن لە
کارکردنی ئافرەت لە دەرەوە جگە لەو ئافرەتانەی کە تێگەیشتوون ئەوانەی کە تێگەیشتون تەمعان ئەو کێشانە لەوانە ڕوو نادات بەڵام هەندێک کەسمان هەیە لەوانەیە لە دیدێکی ئەوانەوە کارکردنی ئەو لە دەرەوە وەکو بێمنەتبوونێک لە هاوسەرەکەی یاکوت وەکو لە حاڵەتی دەمەقالەیەکدا وەکو چەکێک بەکاری دێنێ لە بەرامبەر هاوسەرەکەی کە من لە دەرەوە کار دەکەم و منەتم لە تۆ نییە و ناڕەحەتی و ئەزیەتی توش دەکات یان حساب بۆ مێردەکەی ناکات یاخود وەکو بڵێ گوێڕالی نەبوونێکی بۆ هاوسەرەکەی تێدایە و دژاتی ئەو دەکات و خۆی بە هاوشانی ئەو طبعاً بەسمان پێ لە هاوشانی ئەوە نییە کە ڕێز نەبێت و ئەو گەورەتر بەیەکە گەورەتر بێ لەوەی تر بەس بەڵکومە بەسمان ئەوەیە کە لە دیدی خۆیدا وا هەز دەکات کە لە مێردەکەی گەورەترە لە مێردەکەی باشترە ئیش دەکات جوابی مێردەکەی نادەتەوە حسابی بۆ ناکات وا دەزانێت ئەمانە گەورەیە نەخێر بەڵکو گەورەی ئینسان لەوەدایە کە کارکردن هەر جۆرێک بێت هەر پیشەیەک بێت هەمووی وەکو یەکە هەمووی خزمەتکردنە هەمووی بۆ پەیداکردنی بژێوی ژیان و بۆ بەدەستهێنانی ژیانێکی ئارام و مرتاحە ناکرێت ئافرەتێک لە دەرەوە کار بکات وا بکات یان پیاوێک لە دەرەوە کار بکات وا بکات کە کارەکەی وەکو چەکێک و وەکو خۆ بە گەورەزانینێک و تەکەبورێک بەکاربێنێت یاخود بۆ خۆفەرزکردن بەسەر لایەنەکەی تردا بەکاری بێنێت و بیکاتە مایەی نانەوەی کێشە و ئاژاوە لە ماڵەکاندا و بیکاتە مایەوەی زەقکردنەوەی بابەتەکان لە ماڵەکاندا نەخێر هەموو ئەمانە بۆ خزمەتکردنی یەکترە بۆ تەواوکردنی یەکترە بۆ زەمانەتکردنی ژیانێکی بەختەوەر و لە یەک تێگەشتنە نەوەکو ببێتە مایەی کە ببێتە هۆی فیتنە و شەڕ و ئاژاوە و ناکۆکی و ڕێز لە یەکتر نەگرتن نەخێر ئەمە تێگەشتێکی غەڵەتە جا لەلایەن هەر کامێک لە هاوسەرەکانەوە بێت نابێت ئەو لێک تێنەگەیشتانە ڕووبدات و هەندێک حاڵەتمان هەیە کە دیسانەوە لە سلبیاتەکانی ئیشکردنی ئافرەت لە دەرەوە لە هەندێک حاڵەتدا ئەوەیە کە ئەو کارێک کە ئافرەتەکە دیکات لە توانای جەستەیی بەدوورە هەندێک کاتەیە زەختێکی زۆری دەخرێتە سەر یاخود لایەنی دەرونی لەو شوێنێک کە کاری لێ دەکات بێزاری دەکەن یاخود بە هەر شێوازێک لە شێوازەکان دەبێتە هۆی ناڕەحەتکردنی ئافرەت و کاری قورسی پێ دەکەن کە ئەوەش دووبارە دەبێتە هۆی ئەوەی کە ئەم ئافرەتە هەم نەفسیەن بە ناڕەحەتی بکات و کارێک پێ بسپێرێت لە توانای خۆیدا نەبێت و یاخود تووشی کاتی زیادە بکرێت ئیشی زیادەی پێ بکرێت ئەوانە وا دەکات کە لەلایەنی کۆمەڵایەتی و لەلایەنەکانی تریشدا ناڕەحەتی و ئەزیەتی بۆ دروست بکەن بە تایبەت ئافرەت لە ماڵەوە زەختی لەسەرە لە پەروەردەکردنی منداڵدا هەر زەختی لەسەرە لە ئیشی ناو ماڵدا لە میوانداریدا لە هەموو بوارەکاندا لە ئیشیشدا زەختی لێ بکرێت و کاری قورسی پێ بسپێررێت ئەوەش دیسانەوە ناڕەحەتی و ئەزیەتەکەی زیاتر دەکات بۆیە پوختە قسەکەمان بۆی زیاتر باسەکە لەسەری نەڕۆین چکۆک باسمان کرد پێویستی بە وتارێکی تایبەتیش هەیە کە بمانوێت هەموو ڕوانگەکان و هەموو دەقەکان و هەموو تێبینەکانمان لەسەر بابەتە باس بکەین بەڵام کورتەی قسەکەمان ئەوەیە کە ئینسان لە هەر شوێنێک بوو تەخوای خوای گەورەی هەبێت لەخوا بترسێت پیا و ئافرەت بە هەمان شێواز هەردووکی وەکو یەکە و بزانێت ئایا ئەو شوێنی کە ئیشی لێ دەکات هەموو مەسلحەتی چۆنە زیانەکانی چۆنە بەراوردی بکات و هەروەها هەموو پێوانەکانی ژیانی خۆی بە پێتەرازوی شەریعەت بکات ئایا کارەکەم شەرعیە ناشەرعیە خۆی دەزانێت و ئەگەر عەدالەتانە بڕیاردا خۆی دەزانێت کارەکەی شەرعیە ناشەرعیە و هەموو کارەکانیشی دەتوانێت هەڵسەنگێنێت بۆ نمونە لە شوێنی ئیشەکەی دەتوانێت بڕیاردا ئەم کارە دیکە شەرعیە یان ناشەرعیە و هەموو پێوانەکانی با بە تەرازوی شەریعەت بێت و بزانێت ئاگادار بێت بۆ حاڵانەی چی بۆ جائیزە چی بۆ حرامە بۆ پیاو بە هەمان شێواز چی بۆ جائیزە چی بۆ حرامە لە شوێنی ئیشەکەیدا ئاگاداری سنوورەکانی خوای گەورە بن و شتێکیشمان ئاگا لێ بێت قەت قیامەتمان نەفرۆشین بۆ دنیا هەر کارێک بێت هەر کاسبیەک بێت هەر ئیشێک بێت لە پێناو چەند دینارێک لە پێناو چەند مەسلحەتێکی کاتی دنیایی قیامەتمان نەفەوتێنین هەر شوێنێک زانیمان دژی دینەکەمان دەوەستێتەوە خۆمان خاوەنی بڕیارین خۆمان خوای گەورە عەقڵی پێداوین بە پێی زانستی خۆمان بە پێی ئەو زانستی کە شەریعەت فێری کردوین هەندێک کات دەتوانین پرسیاریش بکەین
کە ئایا ئەو کاری دیکەین شەرعیە ناشەرعیە سنوورەکان چین و چینین و سنوورەکانی خوای گەورە نەبەزێنین لە هەر شوێنێک بین ئینسان ئەمانەت بێت ئەمین بێت و مسلمانان هاوسەرەکانی هەموو مسلمانان وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ مسلمان ئەوەیە کە هەموو مسلمانان لە دەست و لە زمانی پارێزراو بن و نەبێتە مای ئەزیەت بۆ هیچ کەسێک نەبێتە مای گوناح و تاوان بۆ نەفسی خۆی و نەبێتە مای گوناح و تاوان بۆ دەوروبەریشی و ببێتە منبعی خێر و چاکە و ببێتە ڕووناکیەک بۆ خۆی و بۆ چواردەورەکەشی و ببێ ئامانجی لە چوونە دەرەوەی ئافرەت بوویان پیا و ئامانجی لە چوونە دەرەوەی گەیاندنی پەیامی ئیسلام بێت ببێتە بانخواست لە کارەکەیدا هەر کەسێک لە ئێمە بە دڵسۆزی بە پاکی بە جوانی بە جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورە ئیسلاحی نێوانی خۆت و خەڵک خوای گەورەت کرد نێوانی خۆت و خەڵکت کرد بەو شێوازە بە کردار تۆ دەبیتە بانخواست بە کردار تۆ دەبیتە بانگوازکار بۆ دینی ئیسلام جاوە پیاو بێت یان ئافرەت بێت دەتوانێت ببێتە نمونەی جوان ئەوە کردارەکانە دیاری دەکات کە کارەکە حرامە یان حەڵاڵە ئەوە کردارەکانە دیاری دەکات کە ئەو کەسە دەبێتە مایەی سەرچاوەی خێر و چاکە یان دەبێتە ماوەی سەرچاوەی شەڕ و گوناح و تاوان لێرەدا تا ئەڵقەیەکی تر لە ئامۆژگارین 20هەمدا دەوەستین داواکارین لە خوای گەورە بەرچاومان ڕۆشن کات هیدایەتمان دات چیپ و خۆی پێخۆشە ئەوە بکەین و بە دوورمان کات لە گوناح و تاوان لە ڕیایی لە تەکەبور لە خۆ بەزلزانین لە فیتنە و ئاشوب لەوەی کە تووشی گوناح و تاوان ببین لەوەی کە خەڵک تووشی گوناح و تاوان بکەین خوای گەورە بمان پارێزێت و وامان لێ بکات لە کارەکانماندا لە ژیانماندا لە هەڵس و کەوتەکانماندا ئەوەی کە خوای گەورە لێ ڕازیە ئەوەی تەرازوی شەریعەت دیاری کردووە شەریعەت بکەینە تەرازوو بۆ هەموو پێوەری و بۆ هەموو کارەکانی ژیانمان هەر شتێک کە شەریعەت بڕیاری لەسەردا بوو کارە شەرعیەکە چۆنە گوێنە دەینە ئەوەی کە مەسلحەتی دنیایی چۆنە خەڵک چی دەڵێت بەڵکو دەست بگرین بەوەی کە شەریعەت فەرمانی پێکردووە و هەر شتێکیش کە شەریعەت نەهی لێ کردووە ئێمە وازی لێبێنین و بوەستینەوە بەرامبەر هەر دژایەتێک کە بەرامبەر بە شەریعەتی ئیسلام دەکرێت و دەست بگرین بە شەریعەت و فەرمانەکانی خوای گەورە و فەرمانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.